میوانمان هەیە بزانین دۆخی بەغدا نەکرد بەغدا بەتەنها هەموو عێراق بەرەو کوێچێ میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر فەتاح الشێخ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ڕەوتی سەدر ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانایە بەڕێز فەتاح شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لا گوتارەکەی ئەمڕۆی عەمار حەکیمەوە دەست پێ بکەین لە ناو گوتارەکەیدا دەڵێ چەند ڕۆژێ لەمە و پێش ئاشوب و فیتنە ڕوویدا ئەوانەی تاریک پەرست بوون ئەم قسانەی حەکیم مەبەستی کێیە مەبەستی سەدرە شكرا جزيلا سپاس سلااوڕێز بۆ ئێوە و بۆ بیدرانی کەناڵی کوردستان 24 و تەواوی کوردستان ئەمڕۆ بەشێک لە لایەنەکان دەیانەوێت هەندێک باسی دەستەواژە بکەن بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خۆیان لێ دوور بخەنەوە ئەوەی کە ڕوودەدا لە تەنگژێشی سیاسی بەڵام لە ڕاستیدا هەمووی لە چوارچەوەی هەماهەنگیەوە بەرپرسن لەم تەنگژەیە چوارچێوەی هەماهەنگی بەرپرسە لە تەنگژەی سیاسی و دواکەوتنی پێکێنانی حکوومەتی عێراقی ئەوان باش دەزانن چوارچەوەی هەماهەنگیکەوە ڕەوتی سەدر گەورەترین کوتلە بوو گەورەترین کوتلەی براوە بوو کەوا پەرلەمانی جێهێش لە پەرلەمان کشایەوە 73 کورسی هەبوو بەڵام براکانی یوسف شێوەیان لێ هات هەروەها بەڕێز سەدر بم پەیامە دەیەوێت کەەوە بڕیاری سیاسی لە بەرژەوەندی ڕۆڵەکانی عێراق بێت نەک لە بەرژەوەندی ئەجەندا دەرەکیەکان کەوا بەشێکی لە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی نوێنەراتی ئەمە ئەجەندایانە دەکەن زۆر باشە بەڕێز فەتاح با ئەنجا بێمە سەر قسەکانی سەدر دەڵێت پەرلەمان بڕیار نادات شەقام بڕیار دەدات شەقام پەرلەمانی عێراقا پرسیارەکەی منەوەیە پێ دوایە سبەی پەرلەمانی عێراق بتوانێت کۆبوونەوە ئەنجام بدات ئەمە لە کاتێکدایە سەدر دەڵێ بە هیچ جۆرێک نابێ دانیشتنی پەرلەمان بکرێت بەڵێ بەو پێیکەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکوومەتێکی نوێنەرایەتیە لەلایەن گەلی عێراقەوە هەڵبژێر درراوە ڕێگەی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە کە نوێنەراتی گەل دەکات بۆیە لەسەر ئەنجومەنی نوێنەران پێویستەکەوە دیدگایکی نیشتیمانی هەبێت کە نوێنەراتی ئێرادەی شەقامی عێراقی بکات و نوێنەرایەتی ئەجێندا دەرەکیەکان نەکات پەرلەمان و وڵاتانی بیانی کەوە ڕۆڵێک دەژێڕێت لە نێو پەرلەمانی عێراقیدا بۆیە ڕۆڵەکانی گەلی عێراقی ئەم کاریان کرد یاخود بڵێن بەشێک لە ئاماژەی پرسیاریان خستە سەر پەرلەمانی عێراقەوە لەو هەوپەیمانەتیانی کە لێرە و لەوێ هەن کەوا ئامانج لێ دزینی ئێرادەی جەماوەریە ئەمڕۆ دەبینین شەقامی عێراقی لە هەمان کاتدا چۆتە نێو پەرلەمانی عێراقەوە بۆ ئەوەی کەوا نوێنەراتی خۆی بکە هەر بە خۆی نوێنەراتی خۆی بکە پشت بە لایەنەکانی دیکە نەبەستێت ئەوان کە لە هەڵبژاردندا کە زۆرێک لە تێبین و گومانیان لەسەر هەبوو بۆیە دەبینین ئەمڕۆ دەبینین گەل نوێنەراتی خۆی دەکات لە نێو هۆڵی گەلدا لە نێو پەرلەماندا بڕیاری گەل بەهێزترە لە بڕیاری لایەنە سیاسیەکان کە دەیانەوێت ئێرادەی گەلی عێراقی بدزن زۆر باشە بەڕێز فەتاح دەمەوێ ئەم پرسیارە زۆر بەڕاشکاوانە وەڵام بدەیتەوە ڕاتان چییە فەرماندەی فەیلەقی قودسی ئێرانی سوپای پاسداران دێت و فەرمان بە سیاسیەکانی عێراق دەکا پێدوانیە ئەمە بەڕاستی گاڵتەجاری و مەهزەلەیە ئایا ئەوانە سیاسەتمەدارن یاخود فەرمانبەر و موچەخۆری فەیلەقی قودسی ئێرانین لە ڕۆی بنەماوە لە ڕووی مەبدەوە ئێمە ورد و درشت هیچ هەموو دەستبەردانێکی دەرەکی ڕەت دەکەینەوە لە نێو کاروباری نەخۆی عێراقدا پرۆسەی سیاسی لە عێراقدا دەرئەنجامی گەلی عێراقە لە ڕێگەی هەڵبژاردنێکی دیموکراسیانەوەیە
ئەوەی کەوا لەم هەڵبژاردنە دەردەچێت ئەنجامەکان ئەنجامی ڕاستەقینە بن بۆ پەرلەمانی عێراقدا ئەم لایەنە سیاسیانە لەسەریان پێویستە دەبێت ڕاستگۆیی خۆیان بپارێزن کەوا گەل دەنجی بە ئەوانە داوە بۆ ئیرادەی گەل پێویست ناکات کەەوە ئەمانە گوێبیستی ئەم لایەنە سیاسیانە گوێبیستی ئەم لایەن و ئەولایەن بن بۆیە ئێمە ئێستا لە هەمان کاتدا بە ورد و درشتەوە ئەم بابەتە ڕەت دەکەینەوە بابەتی دەسوەردان هەروەکو چۆن بەڕێز سەدر باسی کرد کە گوتی داوای حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کرد بەڕێز سەدر بە واتایەتی دێ بە واتای ئەوەیەکەوە ئەجێندای نیشتیمانی هەبێت نەک لایەنە سیاسیەکان ئەجێندایشی دەرەچی جێبەجێ بکەن ئەمە دەبێت بوەستێنرێت ئەجێندایشی نیشتیمانی هەبێت پێش ئەوەی ئەجێندایشی وڵاتانی دراوسێ لەسەر عێراق جێبەجێ بکرێت. باش بەڕێز فەتاح بۆ خۆ دەزانی محەممەد شیع سوودانی بربژێری چوارچەوەی هەماهەنگیە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق سەدر بە تەواوی ڕەتی دەکاتەوە و دەڵێت ئەمە سێبەری مالیکیە پێتان وایە پەرلەمان دەنگی پێ بدا و بتوانێت حکوومەت پێک بێنێ ئەگەر پێچیشی هێنا بەرگەی چەند مانگەگرێت یەکەم بابەتی سەرکەوتن یاخود سەرنەکەوتن من هێڵی سوورێکی لە جێدا دەنێم ئەم حکوومەتە شکست دەهێنێت هەر لەگەڵ کاندیدکردنی سەرۆکوەزیران بابەتەکە بابەتی کەسایەتی سەرۆکوەزیران و کاندیدی سەرۆکوەزیران نییە چێ لە پشت سوودانیەوەیە ئەمەیە بابەتەکە برامان سوودانی سێبەری مالیکی دەتوانین باسی بکەین ئەمە ڕەتکراوەیە بەڕاستی لەن بەڕێز سەدرەوە چونکە بەڕێز سەدر هەڵوێستێکی زۆر توندی هەیە دژ بە چوارچەوەی هەماهەنگی و بەشێک لە سەرکردە گەندەڵەکانی چوارچەوەی هەماهەنگی کە ئەوانە بێ دادگایی بکرێن بۆیە ئێمە کاندیکردنی سوودانی ڕەت دەکەینەوە ڕەتی سەدر ئەمە ڕەت دەکاتەوە لە ڕاستیدا ئەمانە ئەم کەسایەتیە سێبەری مالیکیە بۆیە پێویستە ئەم بابەتە ڕەت بکرێتەوە تۆمارە دەنجەکان کە بڵاوبوونەوە چەند ڕۆژێک لەمەوبەر ئەم بابەتش پێویستی بە لێکۆڵینەوە هەیە بۆیە ئەوەی کە لەسەر بنەمایکی پوچ بنیاد بنرێ پوچە. باش بەڕێز فەتاح دوای ئەوەی کە خۆپیشاندەران چوونە ناو بینای پەرلەمانەوە هەموو لایە گوێنەکانمان بینی بەڕێز مالیکیمان بینی بە چەکەوە کلاشینکۆفی بەدەستەوە بوو خوێندنەوەتان بۆ ئەو دیمەنانەی مالیکی چییە؟ دەرکەوتنی مالیشی بلەم وێنەیەدا بەچەکەوە دەرکەوتنێکی زۆر لاوازێ زۆر ترسنەوەکان هەیە زۆر با بڵین لاوازە بەرامبەر دەنجی گەلی عێراقیدا ئەمە بەڕاستی مالیکی کۆتاییەکی بۆ نووسراوە یاخود با بڵێن لە ڕووی سیاسیەوە کۆتایی هاتووە کاتەکانی مالیکی سوتاون لە ڕووی سیاسیەوە مالیکی کۆتایی هات لە ڕووی سیاسیەوە کۆتایی هاتووە. باش بەڕێز فەتاح ئێوە دەڵێن مالیکی کۆتایی هاتووە بەڵام چوارچێوەی هەمانگی هەر پێداگرن کە خۆیان حکوومەت پێک بێنن کەواتە دۆخی عێراق بەرەو چۆە ئایا ڕێکەوتنێک جۆرێک لە ڕێکەوتن دروست دەبێ یاخود چاوەڕوانی پێکدادانی گەورە بکەین لە عێراق؟ چارەسەری ڕاستەقینە بۆم تەنگژێتیە لەوەدا خۆی دەبینێتەوە ئەوەیە کە مالیکی لە چوارچەوەی هەماهەنگی بکشێتەوە چوارچەوەی هەماهەنگی خۆی ڕەفتار بکات بەبێ مالیکی بەجددی بە گفتوگویەکی جددی لەگەڵ بەڕێز سەدرەوە بۆ ئەوەیکەوە بەیەکەوە بتوانین حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنین بەبێ دەسوەردانی دەرەچی و بەبێ ئەجندایەکی دەرەچیە و بەبێ بوونی فەیلقی قودس و ئەو بابەتانە کە لەو لە پرسیارەکەدا تۆ ئاماژێت پێکرد ئەمڕۆ عێراقیەکان پێویستیان بە حکوومەتێکی عێراقی نیشتیمانی هەیە حکوومەتێکی بەهێز لەسەر چوارچەوەی هەماهەنگی پێویستە خۆی قورتار بکات لە ئەجندای دەرەچی و گەندەڵکاران و تاوانکاران و بکوژانی گەل خۆی ڕزگار بکات و
ئەوانەی کە دەمێنێتەوە تەنها کەسانی نیشتیمانی بمێنێتەوە لە چوارچەوەی هەماهنگی بۆ ئەوەی کەوا گفتوگویەکی نوێ لەگەڵ بەڕێز ئەسەد دەست پێ بکەین بۆ رە و چوون بەرەو حکوومەتێکی نیشتیمانی کەەوە نوێنەراتی ئیرادی شەقام بکات. زۆر باشە بەڕێز فەتاح کاتم زۆر کەوماوە ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من زۆر سپاست دەکەم دوا پرسیار بۆ خۆ دەزانی 100 ساڵ لەمەوبەر ئیستیعماری بریتانی بە نوکە قەڵەمێک عێراقی دروست کرد بەڵام دوای 100 ساڵ عێراق هەر نەبوو بە دەوڵەت و دەوڵەتی هاوڵاتی پێدوانییە باشترین چارەسەر بۆ ئەوەی عێراق لە جێژاوی پێکدادان ڕزگاری ببێ هەڵوەشاندنەوەی عێراق بێت. بەبوونی بژاردەیەکی نیشتیمانی لەگەڵ عێراقیدا کورد شیعە سۆن ئێمە دەتوانینکەوە ئەم بابەتانە جێبەجێ بکەین کەوا دەیانەوێت ڕۆڵەکانی گەلی عێراقدا بەش بکەن. ئێمە لە بەردەم ئاستەنگێکی زۆر گەورەی مەترسی داین داگیرکارەکانی تورکیا کە لەسەر سنوورەکانی هەیە لە هەمان کاتدا لێرە و لەوێ دەبینین جاروبار پارێزگای دهۆک لە کوردستانی خۆشەویست بۆردومان دەکات لە هەمان کاتدا پارێزگای نەینەواش بۆردومان دەکات ئێمە دەبێت بەیەکەوە کار بکەین ئەم ئاستەنگیانە بەرەنگاری ئەم ئاستەنگانە ببینەوە دوورکەوینەوە لە تەنگژە سیاسیەکان سیاسی ڕاستەقینە ئەوەیە کە دەبێت سەیری بەرژەوەنیەکانی نیشتیمەکان پێش ئەوەی سەیری بەرژەوەنیەکانی حزب بکات. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر فەتاح الشێخ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر ڕۆتی سەدر ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵ ما بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.